ژیانی کرێسی ڕۆژ بە ڕۆژباری هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئیدارەی سەربەخۆی سۆران قورستر دەبێت هەرچەند خانووی کرێ لێرە بەس ئەستەم بەدەست دەکەوێت حکوومەتیش هەلێکی ڕەخساندووە دەرێ وایە کە شوقەی بۆ کرێنشینان دروست دەکەین ماوەی 11 ساڵە کۆمەڵێک شوقا لە ئیدارەی سەربەخۆی سۆران دروست کراون ئەو شوقانە عمرەکەیان وا پیر بۆ تا ئێستا دابەش نەکراون جگە لە هەندێک زۆر بەی خزمەت گوزاریەکانیشی بە پێی پێویست تەواو نەکراون و دابەش نەکراون ئێستاش حکوومەت دەیوێت بۆ بانگەشەی هەڵبژاردن خەڵکەکە چاواشە بکە کە گوایە یەکەی نیشتە جێبوون بۆ کرێنشینان دروست دەکە من یەک بخۆم هیچ قناعاتێکم بە پرۆژەکانی حکوومەت نەماوە لە کۆمەڵی ئێمە نزیکەی 3000 ئەندامگیرین کردێ بەڵام ئەوە ناکا کۆتا بەڵام لەوانەیە 2000-3000 تریش نەهاتبی خۆی تۆمار بکە بە کرێنشین بەڵام لە کۆمەڵی ئێمە 3000 کرێنشین هەیە لە سنووری سۆران بردومانی تورکیا ئێران ئەوە کاریگەریەکی تەواوی هەبووە لەسەر خەڵکی سەر سنوورەکان بەڕاستی بارگرانایی لۆ سنتەری شار دروستەبی ئەو خەڵکە کە ئاوارابی هەموو دێتە سنتەری شار ئەوەش بارگراناییە کە بی لۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تاکید زیاد بووە بەهۆی بردومانەکانەوە ڕێژەی کرێنشینان لە سنتەری شارەکان زیاد بووە. لە ساڵی 2012 دەست پێکرا لە ساڵی 2014 ڕاگرە لەبەر هۆی قەیرانی دارایی ئەم شوقانە 12 تاوەرن هەر تاوەرەکە 3 تاباقی پێک دێت هەر تاوەرەك 12 یەکەی نیشتەجێ بوونە کوی گشتی 144 یەکەی نیشتەجێ بوونە ئێمەش وەکو کۆمپانیای گەرەوان کارە خزمەتگوزاریەکانی ناوخۆ دەکەین وەکو پارکینگ و جادەکان و ئاوەڕووی ئێستا تقریبان ئەگە بە دەرسەد برین 185 تەواو بووە بەسمە مەزرایەکەمە تقریبان 200 هەتا 300 میترێک مەزرایەکمە لەگەر 2 کیلومتر قیرتاوکردن.